مۆڵەتی دایکایەتی وەک هەر مۆڵەتێکی تر خراوەتە چوارچێوەی یاسایەکەوە کار بە باز لەوە کاکە هەر دایکێک مناڵی بوو 6 مانگ بۆی هەیە مۆڵەت بێت بە موچەی تەواوی خۆی 6 مانگی دواییش بە نیوە موچە ئەمە وەکو یاسا بوونی هەیە بەڵام کە دێنە سەر جێبەجێکردنەکەی شێوازێکی ترە کێشەی جێبەجێکردنەکەی خۆی ئێمە من هەمیشە قسە لەسەر ئەوە کەم کاتێک گەینە سەر یاساکان بوونیان هەیە بەڵام کێشەی سەرەکیمان لەسەر جێبەجێکردنە واتە ئەگەر بوونی یاساکان یەک جار گرنگ بێ بوونی جێبەجێکردنەکەی 100 بەرابەر گرنگە بۆیە هەمیشە کێشەمان هەیە لە جێبەجێکردنە ئێمە کاتێ باز لە یاسایەک ئەەکەین ڕاستە ئەمە یاسایەکە و بوونی هەیە لە چوارچێوەی دقیقە بەڵام کە کاتێینە سەر جێبەجێکردنەکە بۆ نمونە هەتا لە فەرمانگە حکومیەکانیشە کاتێک دایکێک مناڵی ئەبێت و ئەچێتەوە ماڵەوە لە ئێستادا بە تایبەتی بازەکەم زۆرێکی کێشەی ئەوەیان هەیە تەنها 72 ڕۆژەکە وەرەگرن 72 ڕۆژیان هەیە پێش لە دایک بوونی مناڵەکە ئەو 72 وەرە ناوێرن ئەوەی تر وەرگرن بۆ لەبەر ئەوەی کە هاتنەوە نقڵەکرێن واتە ئەگوازرێنەوە بۆ دایرەیەکی کردتر ئەمە وای لە زۆرێک لە دایکەکان کردو پێش ئەوەی مۆڵەت وەرگرن یعنی ئامادە باشی وەرەگرن لەسەر ئەوەی کە مۆڵەت وەرنەگرن بۆ ئەوی تووشی کێشەی گواستنەوە دەبن چکە دوجار گواستنەوە لە دایرەیەکەوە بۆ دایرەیەکی تر کێشەی لەوانەیە نەفسی بۆ دروستکە کێشەی دارایی بۆ دروستکە بۆیە زۆرێک لە دایکەکان هەتا لە فەرمانگە حکومیەکانیشە لە ئێستادا ئەو مۆڵەتە وەرناگرن خۆی وەکو شێوەیەکی ئەساسی باز لە یاسا ئەەکەین بۆ فەرمانگە حکومیەکانە بەڵام کاتێک کە دینە سەر جێبەجێکردن بەتەکید مەسەلەی شوێنە ئەهلیەکانیش لە چوارچێوەی ئەوە یاسای پارێزگاریکردن لەو کەسەی کە کار دەکات بەتەکید وەکو مەسەلە یاسایەکە ئەبێ یاسایەکە جێبەجێکەن بەڵام ئەگەر جارێک فەرمانگە حکومیەکان یعنی فەرامۆشی جێبەجێکردنی کەن دە بەرامبەر فەرمانگەکانی تر واتە ئەوانەی کە ئەهلین جێبەجێی ناکەن لەبەرچی لەبەر ئەوەی ئەوان زۆر ئاسان کەسەکە لەبەر دەستیان نایە واتە عەقدێ لەبەر دەستیان نایە کە گرێبەستێکە لە بینی خۆی و ئەو تاکەیە کە ئەچێ کارەکە دەکات هەچ کاتێ بە هەر شێوازێ لە شێوازەکان بەدڵی نەبوو ئەو گرێبەستە کە تەواو بوو دواتر داینانێتەوە ئەگەر چی یعنی لە فەرمانگە حکومیەکانە ناچارە یعنی ناتوانێ فەسڵی کات واتە دوجار ناتوانێت فەسڵی کات بەڵام بە شێوازی دەرونی لەو شوێنە شاهرکاری لەسەرکە واتە لە فەرمانگە ئەهلیەکانی شەهر پێویستە کاری لەسەر بکرێت جێبەجێ بکرێت بەڵام دوجار ئەگەڕینەوە بۆ ئەوەی چێ چاودێرە لەسەر ئەوەی ئەمە جێبەجێ بکرێت واتە چێ ئەگەڕێ بە دوای ئەوەی لەو فەرمانگە ئەهلیانەیە کە چۆن مافی هەر تاکێگە درێ مافی ئەو ژنەش بدرێ کە کاتێ مناڵی ئەبێ ئەچێتە ماڵەوە دوجار کە هاتەوە دەرنەکرێت لە کارەکەی کاتێک کە یەکێک سکاڵا ئەکا لەسەر شتیوە یان کێشەیەکی ئاوا کە بەڵام کێشەکە لەکوێیە کە کاتێک دایکەکە ئەڕواتەوە ناڵێ من لەسەر ئەوە تۆ عەقدەکەت بۆ تازە ناکەمەوە دوجار خۆشمان ئەزانین کاتێک ژنێک مناڵێکی وردی ئەبێت بە تەکید وردە تۆ زێدابڕان ئەکەوێت لە ئیشەکەیە و بشمانێمە و نەمانەوێت جیهانی سەرمایەداری کاری بەوە نییە تۆ تا چەند چی ئەەکەیت و چی ناکەی ئەو کاری بەوەیە سەرمایەکەی زیاد بکات دوجاریش ئەگەر یەکێک یاخودجی هەتێکی ڕسمی نەبێت کە چاودێری ئەو شوێنانە بکات ئەو بە ئارەزوی خۆی تەسەڕوف ئەکات یەکێکی تریش لە خاڵە کێشەکان کە بۆتە کێشە بۆ خەڵک ئەو تاکە بۆ نمونە ئەو ژنە یاخود کە مناڵی ئەبێت کاتێک ئەچێتەوە بەرچاوڕوونی نیە لەسەر یاساکان بەرچاوڕوونی نییە لەسەر ئەوەی مافی چییە ینی زۆر جار هەتا کاتێک گرێبەستەکەش ئیمزاەکە وردەکاری گرێبەستەکە ناخوێنێتەوە خاڵەکانی ناخوێنێتەوە لەسەر ئەوەی ئایا چی مافێکی هەیە بە تەکید ئەو جیهەتە ئەهلیەش کە ئیشەکەی پێئەدا وردەکاری ئەوە نانووسێ کە ئایا ئەو کۆمەڵێ مافی ڕووکەشی ئەنووسێ کە دوجار ئەو کەسە بووی نییە داوای ئەو ماف بە بکات بەڵام لە هەموو حاڵێکە کە کاتێک ژنێک ئەگەر بەرچاوڕوون بێ لەسەر ئەوە بزانێ لەسەر شتێکی وا دەرکراوە ئەتوانێت داوا قەید کا لەسەر ئەو کۆمپانیا یاخود ئەو شوێنێک کە کاری لێکە جاران تا ڕادەیە ڕێکخراوەکان یاخود هەندێک شوێن لەوەیان ئەکۆڵیەوە بەڵام ئێستا مشکلەکە ئەوەیە یعنی یاساکە گەیشتۆتە حاڵەتێ هەتا لەناو فەرمانگە حکومیەکانیشا زۆر جار کاری پێ ناکرێ پێشتر ئەمە نەبوو کە من باسیەکەم بەڵام ئێستا ناڵێم هەتاوای لێ هاتووە لە فەرمانگە حکومیەکانیش بۆ نمونە ئەگەر ژنەکە مامۆستا بێت پێی ئەڵێ پێشوەخت ئەڵێ ئەگەر تۆ ئیجازەی دایکایەتی وەرگری دواتر ناتوانانی لێرە دەوام بکەیت تۆ چکە یەکێکی یەینی نەجێگەت ئەمە ترسێک لە دڵی دایکەکەیە دروست
ئیجازەکە وای لێکە کە نەتوانێت ئیجازەکەواتە ئەمە حاڵەتێکی نەفسی بەکارهێنانە نەک شتێکی قانونی لە ئەهلیەکانیشە هەمان حاڵەتە زۆرێک لە ئەهلیەکان هەر پێشوەخت پێت ئەڵێ یاخود من تەنانەت بیستومە لە ژن پێشوەخت پرسیاریان لێ کردو تۆ حامیلە نیت بۆ ئەوەی دوجار نەگاتە ئەو حاڵەتی چکە خۆتە زانی وەکو باسیش کرا خەڵک زۆر پێویستی بەکارە بۆیە هەمیشە بەدیل هەیە هەمیشە کەسێکی تر هەیە کە لەویا کێشەی ئەوەی نەبێت بۆیە ئەو کەسێک وەرناگرێت کە حملی هەبێ بەڵام لەو حاڵەتەشە هەتا ئەگەر لەو حاڵەتەشە بتوانێ ینی بەرچاوڕوونی هەبێت و بێ داوای ئەوە بکە کە بڵێ وەک مافق بەڵام کێشەکە لەوەیە هەتا ئەمانش کە کاتی ئەچنە دادگاکان یعنی کێش شتێکی وا بە زۆر بە سانایی و بەسیتی وەری ئەگرن بۆیە ناگاتە چارەسەر بۆیە ئەو کەسە ناچارە یعنی خۆی یەکسەر پاشەکشایەکە ئەم یاسایی کە هەیە خۆی کێشەی هەیە لە جێبەجێکردنا کێشەی هەیە بەڵام کاتێک باز لە گەشەکردنی یاساکەکەین لەسەر ئەوەی کە چۆن ژن دایکە پیاوەکەش باوکە کەواتە ئەبێ حەقی ئەوەش بدرێت کە بۆ ئەوی ژنەکە مافی لە دەستنیان زۆر جار خۆ ژنەکە فەرمانبەرە لەوانەیە پیاوەکە کارێکی وای نەبێ دوجار پیاوەکە ئەتوانێت ینی ئیجازەیەک وەرگری یاخود بە سەرە ئیجازە وەرگرن بۆی پەروەردەی مناڵەکەیان بکەن بەڵام کێشەکەش بەدەر لە مەسەلەی یاساکە ئەجێتەوە بۆ کللتورەکە کاتێک کە هەر کەسێک لە خێزانەکەی باز لەوە کام باوکەکە لای مناڵەکەیە لەوانەیە زۆرێک لە خەڵک لە دەرەوە پێکەنینی بەو قسەیە بێت لەبەر ئەوەی دوجار ناسنامەی مناڵ کراوەتە ناسنامە و بەرۆکی دایکە هەڵواستراوە بۆیە ئیستیعابی خەڵکیش ئەبێ خۆ پێش هەموو شتێک لە مەسلەی ڕاگەیانەکانە وا بکرێ ئیستیعابی خەڵکە لەسەر ئەوەی کە مناڵ چۆن ئیدایکە ئی باوکیشە ئەمە زۆر جار کێشە دروستەکە زۆر جار هەتا مەسلەی ئەم نیزاعەت زۆر جار لە بینی دایک و باوکە دروست دەبێت ئەگاتە حاڵەتی جیابوونەوە لەسەر ئەوەی کە بۆچی من دایکم تەنها من ئەبێ خزمەتی مناڵەکەم بکەم خۆ لە کاتێکیشە کە پیاوەکە ئەگەر بژڕاتەوە یعنی ژنەکە ئیشێکی هەبێ لەو حاڵەتەشا زۆر جار پیا و ئامادە نییە خزمەتی مناڵەکەی بکە یاخود دایبێکی بۆ گۆڕیان شێت ئەمە من شێوەیەکی ئام بازەکەم واتە شتێک نییە ناڵێم هەر نییە بەڵام هەیە بەڵام زۆر جار لەسەر ئەو شتە بەسیتانش کێشە دروست دەبێ بۆیە گەشەدان بە یاساکە و کارکردن لەسەر ئەوەی دایک و باوک هاوبەش بن لە پەروەردەکردنی ئەو مناڵەیە پێش هەموو شتێک ئەبێ کەشوهەوایەکی و بۆی وای بۆ ئامادە بکرێت کە بتوانێن باوکەکەش بەش بێ لەوەیە ئەو کاتێک کە خراە چوارچێوەیەکی یاساوە زۆر ئاساییە تەسەوورەکەم بە تایبەتی ئەم جیلەکەیەت ئەمنەوە تازەیە کار لەسەر ئەوە بکەن کە چۆن دایکەکە ئیجازە وەرەگرێت و مۆڵەت وەرگێ باوکەکەش بە هەمان شێوە مۆڵەت وەرگێ خودی ئەم یاسایە هەر لە سەرەتاوە چۆن باسل لەوە کرد جارێ پێش هەموو شتێک بەس ژنی بەهەند وەرگرتووە ینی ژنەکە سەرچاوی سەرەکیە کە نابێ وابێت چکە دوجار هەر لە بوونی من دروستبوونی مناڵەکۆمە دایک و باوکن هاوبەشن لەسەرەوە دوجار من ناڵێم ئەوەی کە تێبینیم کردو ئەم چەند ساڵە پێشتر باشتر بوو بەڵام ئێستا ناڵێم ئەو حاڵەتە دەرونیە دروست کراوە لە سەرژنا پێش ئەوەی مناڵەکەی بێ حسابی ئەوە کامۆڵەت وەرنەگرێ یەکێ پەیاکە وەک دایەن یاخود بی باتە حەزانەیەک بۆ ڕاستە یاساکە بوونی هەیە بەڵام کاتی ئەچێتە فەرمانگەکەوە من هەتا حاڵەتی هاتە لام وتی مدیرەکە سەیری سکی کردم زانیوێتی حەملم هەیە و توێتی تۆ بە کەڵک نایت یعنی ئەمە شێوازێکە لە مەسلەی یاسایی نییە مەسلەیەکی فشارێکی دەرونی بۆ دروست ئەکا وای لێ ئەکات خۆی پاشەکشەکە لە ئیشەکات ئەیتر ئەمە ناشتوانی هیچ بڵێیت یعنی لەو حاڵەتەیە لەبەر ئەوەی هیچ شتێکی بەڵگەت بەدەستەوە نییە تەنها قسەیەکە و دوجار هاتنیش بۆ دادگاکان هەروە ئاسان نییە لەبەر ئەوەی وەرگرتنی مافەکە هەتا تۆ داوایەک ئەبینی چەند مانگێکی پێچێت چ جای شتێکی ئاوە خەڵک بۆ شتە قورسەکانی زۆر جار نایەتە دادگاکان بۆیە لەو حاڵەتەیە ژنیش مافیە خوڕێ زۆر گرنگە هەم پەرلەمان هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەم ڕاگەیاندنەکان ئەمانە بە کۆی ئەو شوێنانەی کە کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگا بەرچاوڕوونی دروستکرێ چکە پێش هەموو شتێک کاتێکە کار لەسەر ئەوەکەین یاسایەک دروستکەین پێشوەخت ئەبێ بەرچاوڕوونی یاخود ئامادە باشی خەڵکی بۆ وەرگیرێ ئیژ لەسەر ئەوە بکرێ ئامادە باشیەک وەرگیرێ کە ئەم یاسانە بەڕاستی ینی من درک بەوە کەم فترەیەکی زۆرە ئەو یاسای ئەسڵەن باسی لێ نەکراوە کە مافێکە لە مافی سەرەکی ژنان کە زۆرێک لە شنان گەنجی جوانیان بەفیڕۆ ئەدەن و ئەگەرچی بەفیڕۆدان نییە مەبەستم ئەوەیە لە بەخێوکردنی مناڵە و کەسیش درک بە مواقعە
ناکە دەبێت کار لەسەر ئەوە بکری ئەم یاسایە زیاتر گەشەی پێ بدرێ و ئەوەی کە تا ئێستا جێبەجێ نەکراوە زیاتر جێبەجێ بکرێت و زیاتر کار لەسەر پێشکەوتنی بدرێ و باوکیش بکرێتە سەرچاوەیەک بۆ یاساکە نەک هەردایەک بێت کە لەسەر جەم شتەکانە دایەک ئەکرێتە بە پنتی سەرەکی بۆ بەخێوکردنی مناڵ.